ئەم خاڵە حاجە بەتەمەنە لەگەڵ ژماردنی هەر دەنکێک لە تەسبیحەکانی ئەتوانێت ئەوەندە کۆبنەوەی سیاسی هەرێمت بۆ بژمێرێت کە هاوڵاتیانی هەرێم لە چاوەڕوانیدا ڕۆژگاریان پێبەڕێ کردووە بۆ گەیشتن بە هیوایەک کە ئایندەیەکی باشتری بۆ گوزەرانی هاوڵاتیان تیابەدی بێت. تەواوی دانیشتن و کۆبوونەوە سەرپێکانی بازاڕ و شوێنە گشتیەکانی هەڵەبجا قسەکردنە لەسەرەوە ئایندەی کە چاوەڕێی دەکەن لە کۆبوونەوەکانی نێوان هەرێم و بەغداد بۆیان بێتە ئاراوە. ئەوان دەخوازن چیتر کۆبوونەوەکان بە خاڵی کۆتایی بگات بۆ باشترکردنی دۆخی بژێوی ژیانی هاوڵاتیان. بەڕێکەوتنێکی تۆکمە گرفتەکانی نێوان هەرێم و بەغداد کۆتایی پێبهێنرێت. خەڵک چاوەڕێی زیادکردنی ژمارەی کۆبوونەوەکان ناکات، چاوەڕێی چارەسەری کێشەکانەکە. بۆیە من پێم وایە پێویستە خاڵی کۆتایی بێتە دی، یا ئەوە تا لەگەڵ بەغایە کێشەکان چارەسەرکەن، یا ئەوە تا ئازانە خۆیان بڕیار بن تاگلایەنانە وەکو هەرێمی کوردستان بێنە سەرخەت و کێشەی خەڵک حەلکەن. خەڵکی هەرێمی کوردستان بەڕاستی محتاجە وە گوناحە وە زوڵمێکی زۆری لێکراوە. ئیتر کاتیەوە هاتووە هەرێمی کوردستان لەگەڵ بەغاڕێکەوەی ئەمانەش دەبێت تۆزی وەفایان هەبێ بۆ خوێنی شەهیدان. بەڕاستی ئەگەر ناتوانن چاکسازی بکەن کاکە وەرن بە لەگەڵ بەغا با نەهامەتەکانی ئەم خەڵکە کۆتایی پێی بێت و تەواوی هەم خۆشانی ئیسراحەتەکەن و هەم میلەتەکەش ئیسراحەتەکەەوە هەم جاری کە میلەتی کورد باوەڕ ناکەم تووشی نەهامەتی بێتەوە. ئەبێ ئەخیر حەل تەنیا دڵخۆشکردنی خەڵک بێ بەڕێکەوتن تەنها لەگەڵ بەغداد لەبەرەوەی هەموو کێشەی کورد لە بەغایە، کێشەی کورد نە لە ئەمریکایە نە لە ئێرانە نە لە تورکایە، کێشەی کورد تەنیا تۆ حەلی ئەوەیە لەگەڵ بەغا ڕێک بکەویت و وڵای ئێمە داوامان لە سەرکردایەتی کوردە جاری پێش هەموو شتێک خۆیان ڕێکن لە بینی خۆیانە، ئەنی لە بینی حزبەکان خۆیانە هەر حزبەکەی لە بینی یەکترا ڕێکەون. ئایبە گەر زیاتر لەم کۆبوونەوەی تر بکەن هەم لەگەڵ بەغا هەم لە بینی خۆیانە. ئەتر با تێک بگەن بزانێک چ لایەنێک زیاتر ئەیوێ ڕێک نەکەوێت لەگەڵ بەغا پەراوێزی خەن و ئەوان لایەنەکانی تر ڕوو بکەن شەقام بزانە شەقام چیەوێت. هاوڵاتیان هیوایان وایە بۆ بەگەڕخستنەوەی بازاڕ و بوژانەوەی ئابووری تاک و گشتی سەقامگیربوونی ئارامی دەرونی تاکەکانی کۆمەلگا. حکوومەتی هەرێم لەبەر بەرژەوەندی گشتی کێشەکانی خۆی لەگەڵ ناوەندا کۆتایی پێبهێنێت دۆخی خراپی هاوڵاتیان بەرەو کەناری ئارامی بەرێت. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجا.